بەبێ ئەملا ئەولایڵێم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ژار خواردوو کراوم و دووسێ مانگیش پێش هەشتی تەمووز ئەم تاوانە بەرامبەر بە من ئەنجام درراوە وە زانیاریم بۆ هاتووە لە زانیاریەوە کە ئەم کارە بەرامبەر بە من کراوە یعنی وە نەبێ بڵێم سەرنجامی پشکنین ئەمەم بۆ دەرکەوت بێت سەرنجامی پەرۆشی ئەو کەسانەی پەرۆشی خەڵکی وەکو ئێمەن دزیان بە زانیارێکە کرد کە بابم بەلا بەختیار فریای خۆتکەوە و دوای هەفتەیەک دوای ئەوە دیسان هەر ئەو سەرچاوەیە بمنی و بەڵکو بە وەستا حەسەنیش بڵێ ئاگای لە خۆی بێ ڕۆشتم بۆ عەمان چوومە خەستەخانەی خالیدیە دوێنێ سەرگوزەشتەکەم گێڕایەوە کە جەلالەتی مەلک هاتە سەرخەت کە نەتیجەی فەحسەکەم دەرکەوت بەڵێ تۆ بەم ژارانە ژار خواردوو کراویت دەست بەجێ ئەنجامی لێکۆڵینەوەی خەستەخانەکەم نردووە بۆ هەڤاڵ باڤڵ نردوومە بۆ زانیاری نردوومە بۆ دکتۆر خەسرە و هاوشار و برای بەڕێزم وتومە بۆ مێژوو من ڕەنگە ژیان دەرنەبەم لەم ماوەیە بەڵام با ئەمەتان لابێ من ئەمە حاڵمە چوون بۆ ئەڵمانیا ئەمە بە زمانی ئینگلیزی و بە زمانی ئەڵمانی دکۆمنتی ژار خواردکردنی منە لە یەکەمین چرکەساتی چوونە ناو خەستەخانەی ڤیڤانتس لە ئەڵمانیا کە باشترین خەستەخانەیە لە ئەڵمانیا و دووەم یاسیەم خەستەخانەی دنیاە و قسمی تایبەتیان بۆ ئەم کارە هەیە و پۆلیس و تحقیقاتی جدایی تحقیقیان لە ژار خواردنکردنەکەم کردووە و جوابی هەمویان هاتوۆتەوە راپۆرتی پرۆفیسۆرەکەم لە یەکەمین سەلامەوە کە چوومەتە ناو خەستەخانەکە تا خۆتوەخە حافیزی لە ناوێتی ئەم راپۆرتە کە دوایی بە ئینگلیزی و هەوڵی شەدەین بە کوردی بڵاوی بکەینەوە یەک تۆز تەمومش لە تاوانی ژار و خواردکردنم نییە